بەڵازان لە کۆتاتۆری بەرنامەکەی ئەمڕۆیە باس لە دەزڕەنگینی گەنجێکی کورد و گەنجێکی شاری سلێمانیەکەین کە براندێکی جیاوازی هەیە و کارێکی جیاواز دەکات. ئەم جانتا و جزدان و دواتر شتەکانی تریشی هەمووی ئەبینن کە ئەم پێداویستیانە دروستەکات و دیزاینەکەی خۆیەتی و ئامادەکردن و شێوەکەی خۆیەتی لە هەمان کاتدا دوورین و ئامادەکردنەکەشی هەر هی خۆیەتی. ئەمە کارێکی جوانە و ئەکرێت بڵین براندێکی تایبەتە لە کوردستانە و لە هەندێک لە جزدانەکانیشە نەخشەی شوێنەکە و ناوی شوێنەکە بوون سەر مەنسوێتی سلێمانی لە هەندێک شارەکانی تریشی لەسەر بابەتەکانە سەر جانتا و جزدانەکانی نووسیوە. کارێکی جوان و دەزڕەنگینی کردووە. ئەو کەسە شکۆ نەوزادە کە دەزڕەنگینە لە هەمان کاتدا زەڕەنگەرە لە هەمان کاتدا شێوەکاریشە. کاکشکۆ سڵاو دەبێت. بەخێر بێت. هەموو ئەم شتانە کۆ کردووەتەوە و دواتر گەیشتی بۆەوەی کە جانتا و جزدان و ئەم پێداویستیانە دروست بکەی. ئەمە چۆن تۆی گیان بە ئەم ڕۆژە؟ ئێمە تقریبان ساڵ و نییە کەم لە میشاکەم بدایەت هەر حەزێ بوو لە ماڵەوە ئیشمە کرد و مەزمەت تۆڵی بچووک بچووکم کڕێ بوو ئیشم پێ کرد. دوای بیرم لەوە کردەوە کە گەورە بکرێ ئەمە چونکە من باپیری باوکم پێڵاودروو بوو. باشە لە سلێمانی؟ بەڵێ باشە. باپیری باوکت پێڵاودروو بووە لە سلێمانی؟ بەڵێ باشە. ئەنجا دوای ئەوە ئەتر کوڕێکی خۆی ئیشە نامێنێ لەوان کوڕێکی ئەوە چێ بۆ لای جوولەکە بۆ زەڕەنگەری لە تقریبان بدایەتەوەی کە جوولەکەی تر زەڕەنگەری لێراکە ئەو پارای بۆی فێر بێ کەوت فێرە بێ تر کوڕێکی خوشکەزایشی کە مامی گەورەمەکە لە ئەو فێری زەڕەنگەری بووە. دوایتر هاتوۆتە خوارە بۆ ئەمان ئەتر ئەو پیشەیە نەماون بۆ لێ پێڵاودروین وشی چەرمەوە بۆ زەڕەنگەری. ئەوە نەماوە زەڕەنگەریەکەتان وەرگرتو تا ئێشە زەڕەنگەریەکەتان ماوەتە؟ بەڵێ باشە. بەزەوەی من ئێستا دەستم کردەوە. بەڵام تۆ ئێستا دەستی کردووە بەمە چۆن بیرێ لەوە کردەوە کە ئەمانە دروست بێت؟ وەڵاهی لێرە کەسی شوام نەئەدی کە زۆر هین بێت تەنها یەک دوو کەسی کە من ئەتر حەزم کرد براندێکی ئاوا دروست بکەم لێرە شتێکی وامان نییە مثلەن محفەزەیەکی ئاوا چێ لە دەرەوە بێ. زۆر باشە. ئەم بابەتانە کە دروستیانەکەی تا چەند پێداویستەکانیان لێرە دەست ئەکەوێت بۆی تۆ بتوانانی ئەم بابەتانە بە کواڵەتێکی زۆر باش دروست بکەیت و ببێت با براندێکی زۆر باش. وەکو ئەوەی تووڵەکانی لێرە دەستکەوێت هیچی لێرە نییە. هیچی لێرە نییە؟ نەخێر. ئەی لەکوێ داوایانەکەی چۆن دەست ئەکەوێت ئاسانە دەستکەوتنی؟ دەستکەوتنی تر سین و ئێران و تورکیا و ئەم شوێنانەیە بەزەوەیە کە لە شوێنێک ئیشێک دروستە بێ و دەست پێ ئەکرێ بە دروستکردنی خەڵکانێک بیر لەواکەنەوە کە مەتریاڵی ئەم شتانە دروستکەن. بۆ نمونە چەرمەکەی لێرە معمەل دروست کرێت وزانم دەزوو دروست کرێ تا ئێستا معمەلێکمان نەدەزوو دروستکە لێرە. ئەی ئەمانە هەمووی دوورینەکەی و ئەو هەموو هەیە ئەو هەموو پێستی حیوانە هەیە لێرە برێ بۆ ئێران دوای پێستەکەمان پێفرۆشنەوە. باشە کاکشکۆ من چۆن ئەم جانتایە بناسمەوە کە جانتای شکۆیە تایبەتمەندی ئەم جانتایە چییە و جیاوازە لە هەر براندێکی تر کە بە ئامادەکراوی یەتە ناو کوردستانەوە؟ کۆڵتێکی دەرەبێنە کۆڵەتێکی ئەم جانتایە دەورەبینێ. باشە. ئەمانە چەرمی تەبیعین ینی هەمووی لە چەرمی خاڵە دروستەکرێ بەس ئەوانی کە دیان زۆربەی زۆری موشەمان باشە زۆربەی جانتا و جزدانەکانیش لۆگۆیەکی پێوێ لۆگۆی تایبەتە بە براندەکەی خۆت؟ بەڵێ ئەکۆنیی کۆنی کوردیە کە لەسەر مۆزەخانی سلێمانیە ئاسکە. باشە. و ناوەکەشی ناوی ئاهووە ئەمە هەر کلمەیەکی نووسیوێتەوە؟ بەڵێ لە هەندێک هەیە لە هەندێک نییە. ئاهوو شتێکی کۆنی کوردیە لە کتێبەکەم بیر نییە ئەوەی قاموسێکی کوردیە ئیمام سەڵاجارە کۆنی کوردیە و تر من نووسمە بەم براندە بیژارمەوە کە بینێتەوە بێنە. زۆر باشە. ئەم جانتایانە کە دیزاینەکەی جانتاکان و جزدانەکان دوورینەکەشی هەر خۆتێکی دیزاینەکانیش هەر خۆتێکی یاخود ئەگەر کەسێکیش دیزاینەکەت بۆ بنێرە بڵێ من حەزەکەم بەم دیزاینە تایبەتە بۆم بکەیت بۆی ئەکەیت؟ بەڵێ دیزاینەکانی سە بۆ نمونە ئەمە توتباکانی من لە هەموو دنیا ئەو ستایلە هەیە بەس تۆ بۆ ناڵێ ئەمە گیرفانێکی هەبێ لە ناو یا شتێکی بۆ زیاک یا ڕەنگەکەی گۆڕی یا دەستکەکە شتێشکە بێ ئەمانە دەستکاریەکرێ. دەست خۆش بێت. فرۆشتنی شتەکانت لە چ ڕێگەیەکەوەیە؟ شوێنێکی تایبەتت هەیە بۆ نمایشکردنی هەموو ئەم جانتا و جزدان و شتانی کە دروستیەکەیت و ئامادەیەکەی دیان لە ڕێی ئۆنلاینەوە تۆ بازاڕی بۆ شتەکان دەکەیت؟ لە ڕێگەی ئۆنلاین شوێنێکیشمان هەیە لە گردی سەرسنار ئەکسۆدیۆین هەر ستۆدیۆی خەریکی ئیشێکە بۆ کریتیڤ دوکان و کۆمیک ستۆدیۆ ئەوانە ئیتر ئش بێکەوەکەین. خواست لەسەری چەنە؟
وڵی خەڵک حەزی بەم شتانە هەیە کە براندێکی کوردی بێت و لۆگۆیەکی کوردی لەسەر بێت. خۆی خەڵک لە ئێستا زۆر ئاشنانێ پێی چونکە وەکو پێم وتی لە ئێستا تازەیە شتە بۆ ئێرە هێشتا خەڵک نازانێت قەدری ئیشی دەست چونکە نەماوە لە زکری خەڵکان نەماوە کە زەڕەنگەری ئیشی دەست بۆ چوزانم لەوحە دروستکردن دارتاشی ئەوە نەسا هەمووی خەڵکش بە حازریە کرێ ئەبێ ئیشی تا بکرێ بۆی بچێتەوە ناو خەڵک. زۆر باشە هەموو کارێک ئەستەم و قورسی خۆی هەیە کاتێک کە دەست پێ ئەەکەیت وە لەناو کارەکەشای ئەم کارە تا چەند ئەستەم و قورسی هەیە کاتێک کاتەوێت جانتایەک دروستکە وەکو خۆت ئاماژت بکە لەبێت کە ئەو بابەتانی کە تۆ ئەتەوێت ئەو کەرستانی تیا بەکارێت لێرە نییە و دەست ناکەوێت تا چەند چ جارێکە بۆ دەست داواتە کارە دروستی بکەی بەڵام بینیتە لەوەی کە ئەو بابەتی کە داوات کردو لەوانەیە بەشی ئەوەی نەکردبێت کە تۆ کارەکەتی پێتەواو بکەیت. وەکو مەتریال کۆمەڵک شتێ بیدایەت هەرە بێ هەوڵ بێت بۆ ئیشکردن بۆ نمونە مکینەیە یان ئەو توڵانی کە کونی پێکرێت چونکە ئەوەی دەستت ئەو زەردەیان ئەو بە دەست کوونەکرێت. ئەمە بەڵێ باشە ئەتر بۆ نەجارێت تۆ قیاسێک تێ قیاسە دەست ناکەوێت پێیکم بکەیت یا داوایەکی ئەوە ناگەێن بەدەست چونکە تۆ لێ نایبینی لێرە گەشت کڕیت دەستەکەوێت تێگەی چوزانم دووسێ قیاسی کەم هەیە لێرە شت خۆ دەسی لێنی تو نەیبینی نازانین چی ئیشیش پێکرێت. کاتە زۆر جار بۆ کە بابەتەکە و داوا کردو ئەوە نەبوو کە گەشتۆتە دەست نەتوانیوە کارەکەی پێ بکەیت. بەڵێ باشە ئەمانە جیاوازن و ئەکرێت بڵین هاوشەوی ئەمە لە بازاڕ بوونی نییە و ڕەنگە تۆش یەکدانە دروستکەیت و یەک کەس لێت بکرێت نرخەکەی چەنە ئەگەر نرخەکەشیم پێناڵی بە دیاریکراوی بەس تقریبان ئەکرێت بڵین نرخەکەی زۆر ئەو بەرزەنیە کە خەڵک بتوانێت بیکرێت و حەز کاشتێکی جیاوازی پێبێت توانین بڵێن وانە نرخەکەشی بڵێ ئەوەی دەست پێما بێنەوە 5,000 ئەمەیان بەڵێ باشە ئەوەی سرە ژۆزم 16 بۆ 20,000 بێ 16 بۆ 20,000 کاتە دویم لە نرخەکانیشی گونجاوە لەوەی کە تۆ بە دەستی خۆت دروست کردو بە ماتڕاڵێکی جیاواز و نرخەکەشی ئەوەندە نرخێکی گران نییە نرخێکی گونجاوە. ئەم شتە زۆر زۆر مهمە خەڵک بزانێ خەڵک کە بۆ نمونە 90,000 بە جانتایشی ئاوا ئیشی سێ جانتای بووەکە کە 40-50,000 پێەیە تێگەی من دزدانم هەیە هێنی 6 ساڵەمە پێش خۆم کە خۆم کردومە بۆ خۆم ئێستاش تااقەتم لێ چوو ینی هەردامنەوە بە دزدانێکی بازار کوڕەکە موشەمایە و نایلۆنە بەشی 2 مانگ ناکە. شتێکی تریش هەیە کە ڕەنگە کەسانێک هەبن حەزکە بەس ئەو جانتایە بەکاربێنێ بە کەسی تر نەیبینێت لە بازاڕ بوونی نەبێت شتەکانی تۆش هەمووی دەگمەنە هەمووی چاکە یەک جار دروستیەکەیت هاوشەوەکە دروست ناکەیتەوە بۆ کەسانی کە حەزیان شتی شازە ئەمەی تۆ باشترێت وایە باشە پلانت چییە بۆ داهاتوو کە هەر لەم جۆرە پێداویستێنە بمێنیتەوە هەم شتانە دروستکەیت یان هەنگاوی تریش ئەنیت؟ وڵی بەتەمان بەرەو تۆزە ئیش لە قماشی شابکەین جانتای گەورەی شان و هەندێک متریاڵی کەتر بازن و ئەو شتانێتر چی بەچرم کرد باشە بەرگێن دەفتەرش بەڵێ هەتوانین دەفتەرەکەی بگۆڕێت بەرگەکەی مێنێتەوە کاتە دوایین بەرگەکە ئەگەر دەفتەرەکە تاوا بەرگەکەی یەخیدە سەر دەفتەرێکی تر و کێشەی نابێت. زۆر جیاواز و زۆر جوانە. سوودت لە هونەرەکەی خۆت وەرگرتووە بۆ ئەم کارەت دەزڕەنگینی؟ طبعا برەوەی تۆ فێری ڕەنگەکانە بێت کۆنتراستە لەگەڵ چی هارمۆنیە بێت وزان ڕەنگێک لەگەڵ ڕەنگیشکە چۆنە گونجێ چ دەزوێک لەگەڵ چ چەرمێکە تشکڵێک لەگەڵ تشکڵشکە گونجێت. زۆر باشە ئێمە زۆر لە براندە جیهانیەکان هەیە کە ئێمە زۆر حەز و ئارەزوی پێکەین و ئەمانەیە بەکاری بێنین و براندێکی جیهانیە تا چەند وای لێ هاتۆلەوەی کە ئێمە شاناسیشکەن بۆی کە لە ناوخۆی هەرێمی کوردستانیش ببین بە خاوەنی براندێک کە وردە ئەم براندە وای لێ بێ بە براندێکی جیهانی وەکو براندە جیهانیەکان مامەڵیان لەگەڵا بکرێت. لەم وڵاتی ئێمە دەست بۆ هەرچێک بەری نەجاحە دەهێنێ لەبەری کە هیچ شتێک نییە بۆ منە براندێکی ئاوا بۆچی نەجاحەت چکە یەکەمە دووهەمە سێهەمە هەین زۆر کەمە بوونی نییە و شێوەی نییە. باشە پێیجەکەت ناوی چیە لەرە پێیجەکەتەوە بوو دۆزینەوە و حەزمان لە شتێک بێت مانوی داوایکەین ئاهۆداش خوار و لێدە ئاهوداشی خوارەوە لێدە دەستە خۆش بێت دەسەکانە خۆش زۆر خۆشحاڵ بووین سپاس بۆ ئامادەبوونت هیوای سەرکەوتن و بەردەوامی بۆ خوازین لە کارەکەتە. زۆر سپاس بۆ ئامادەبوونە دووبارە زۆر سپاس.